ئەمڕۆ لە شاری هەولێر لە کتێبخانەی ئاشتی مەراسیمی بڵاوبوونەوەی کتێبی پیرەمێرد لە دەستنووسی چل چیرۆکدا بۆ نووسەر کامەران سوبحان سازەکرێت. پامێرمان ڕەنج ڕەحمان زانیاری زیاترمان پێبەخشێت. ڕەنج سڵاو لێبێ. سڵاو لێوە ئێوە بڕیاری ئێوارەی ئەمڕۆ کتێبی پیرەمێرد لە دەستنووسی چل چیرۆکدا لە نووسینی کامەران سوبحان بدرێت بە بینەران و خوێنەرانی کتێب لە هەولێر. بڕیاریش وایە لێرە لە کتێبخانەی ئاشتی مەراسیمێکی جوان و شایستە بۆ ئەم کتێبە بکرێ. من بۆ زیاتر گفتگۆکردن لەسەر ئەم کتێبە نووسەری کتێبەکەی لەگەڵم دەبێ کاکامەران ئەو کاتت باش گەر پێمان بڵێ ئەم کتێبێ ئێوە ناوەڕۆکەی یان ئەوەی کە باسی لێوە کراوە بە کورتی چی تێدا دەبێت. سوپاسانەکەم سوپاس بۆ کورسات نوویست بۆ ئەم میوانداریە بۆ گرنگیدان بە مەراسیمی کتێبەکەم لە شاری هەولێر. لە ڕاستیە ئەم کتێبە 24مین کتێبمە پیرەمێرد لە دەستنووسی چل چیرۆکدا کە ئیشکردنی منە بۆ ماوەی چەند ساڵێک لەسەر نووسین و شێعر و بەرهەمەکانی پیرەمێرد بۆ بە ستایل و شێوازی تایبەت کە خۆم پێ نووسم و کارم لەسەر کردووە. پێشتر لە شاری سلێمانی مەراسیمم بۆ ساز کرد. بە سوپاسی زۆریشەوە ئەمڕۆ کتێبخانەی ئاشتی لە شاری سلێمانی لە شاری هەولێر میوانداری کردوم بۆ بڵاوکردنەوەی مەراسیمی ئەم کتێبە. کتێبەکە ڕەنگە زوو قورس بێ من بتوانم ناوەڕۆکەی لە چەند خولەقێکا بجێڕمەوە، بەڵام بە شێوەیەکی گشتی ئیشکردن و کارکردنە لەسەر پیرەمێرد هەموو فیگەر هەموو کارکتەرێکی ئێجگار گرنگ و بەیاغدار لە فەرهەنگ و ڕۆشنبیری کوردیە. کاکامەران یەکێک لە وەسیتەکانی پیرەمێرد ئەوە بوو تەمەنای ئەوەی کردووە کە ببینی کورد لە پلەیەکی باڵاتر خوێنەری کورد لە پلەیەکی بەرزتر بێ. تۆ پێشتر ئەم کتێبە لە سلێمانی بڵاو کردەوە، ینی ڕۆشنبیران و یاکە خوێنەرانی کتێب لە سلێمانی بۆ ئەم کتێبە ئاراستەیان چۆن بوو و چاوەڕێ دەکەی لە هەولێر چۆن بێ؟ من لە ڕاستیە بەدەر لەم کتێبەکانی تریشم بە تایبەتی سێ کتێبی ئاخیرە مەراسیمی هەموو جارە مەراسیمی بڵاوکردنەوەی هەم لە سلێمانی بۆم کردووە هەم لە هەولێر و من پێم وایە نووسەر ئەبێت بەردەوام پەیوەندی و تەبایی لەگەڵ خوێنەرەکانیان دروستکات. لە سلێمانی من ڕەنگە خۆش نەبێ بۆ خۆم باسیکەم، بەڵام یەکێک بوو لە مەراسیمە زۆر قەرەباڵغ و پڕ خوێنەرەکان کە کەناڵی کورسادیش ڕووماڵی مەراسیمەکەتان کرد. بۆ ئەمڕۆژ بۆ خوێنەرانی هەولێر و نووسەران و ڕۆشنبیرانی هەولێر ناتوانم پێشبینیەک بڵم لە ساڵ چەند ئەوە نابێ، بەڵام پێشتر بە پێ ئەو زمونانی کە خۆم هەم بۆ یا مەراسیمی کتێبم کردووە خۆشبەختانە ئاستی خوێنەران و ئاستی و کەسانی کە بە دوای کتێبی من و کتێبی منە خوێندنەوە ئەگەر لە ئاستی سلێمانیان نەبێت، ئەگەر لە ئاستی سلێمانی زیاتر نەبێ وەکو ئاستی سلێمانی وایەوە. من خۆشم هەر لە سەرەتای نووسین و خوێندنەوەمە باوەڕم وا بوو کە هەولێر هەم پایتەختی هەرێمی کوردستانە هەم بەشێکی زۆری هاوڕێن نووسەر و ڕۆژنامە نووس و ئەدیبەکانم لەم شاران پێویستە کات کە هەم پەیوەندی فەرهەنگی هەم پەیوەندی ڕۆشنبیری و جۆرێک لە پەیوەندیان لەگەڵا دروستکەی بۆ ئەوی کە بتوانی پێکەوە گفتوگۆ لەسەر کتێب و بابەتەکان بکەی. واتە لە بەرنامەشتان هەیە کتێبی ترتان لە نزیکترین کاتداکەی دەبێتن جگە لەم کتێبە چاوەڕوانی بەرهەمیتر لێ بکەین؟ وەڵای گەر تەمەن باقی بێت نازانین، ڕەنگە سبێنێت ڕەنگە دوای مەراسیمە بمرین نازانین، بەڵام بە هیوان بتوانم مانی بەرهەمی داهاتووشمە بێ. بۆ من هەروکو ئاماژەم پێات چەند کتێبی تریش پێشتر مەراسیمم بۆ کردووە لە هەولێر و ئەمە یەکەم جارمە لە کتێبخانەی ئاشتی، بەڵام ئەبینیم کتێبخانێکی ئەوە جوان و خەشەنگ و سەرنجڕاکێش بەم جوانیە ئەتوانم پێشببینی ئەوەکەم لە ڕاستیە بینەرێکی زۆر و خوێندەرێکی زۆر ئامادە ئەبێت و بە هیوان بتوانم لە داهاتووشە کتێبەکانی تریشم هەر لەم کتێبخانەیە لەگەڵ خوێنەرانمە بڵای بکەین لەگەڵ خوێنەرەکانمان بکۆمە گفتوگۆ و قسەکردن لەگەڵیانە. زۆر سپاس کاکامەران، سەرکەوتوبی زۆر سپاس. بەڵێ بڕیار وایە سەعات 5 ئێوارە لێرە لە کتێبخانەی ئاشتی کتێبی پیرەمێرد لە دەستنووسی چل چیرۆکدا بە دیری خوێنەران و نووسەرانی هەولێر و کوردستان بڵاو بێتەوە. بەڵێ